وەک ڕێزێک لە پشتیوانی کورد لەلایەن سێناتۆر لێنسی گرام، ژمارەی کوردی هەر چواربەشی کوردستان لە واشنگتن و لە نێو یانەی کۆنگرێسی ئەمریکا ڕێوڕسمێکی پێشوازی تایبەتیان بۆ سێناتۆر لێنسی گرام ڕێخست. سێناتۆر لێنسی گرام لە ڕێوڕسمەکەدا گوتارێکی پێشکەش کرد و پشتیوانی خۆی بۆ کورد و یاسای پاراستنی کورد دووپات کردەوە. ئەم گروپە کوردەش کە لە ڕەنگ و دەنگ و بەشە جیاوازەکانی کوردستان پێکهاتبوون بەنیازن بێزکە لە سێناتۆر لێنسی گرام چالاکی هاوشێوە بۆ سێناتور و وەبسانی دیکەی ئەمریکاش ڕێک بخەن. براستي إيرو أم وكر خسنة كرد الأمريكا لوفيرل واشنطن ما دعوت السيناتور لينسي جراهام رشاند أم جالكس باسياويت كن جوهاد بجداري في إيفنت هامبو براستي وياكوك سيناتور لينسي جراهام قال لك كار وقال لك برافاني بر كردا كريه لوفيرل واشنطن بحكومته بسيناتر بكونغرس ما كرد ليفيدا كي جيش مخدان هاف ما حبك دياري جداني ام بهيفين جو ام فيري عن امهين بردوام بكن ام سناتوري درجي بكن كونغرسان بكن جبر اگر كارك جمتي خوستن ليفر واشنطن دفي كاري ام كاري لابينج بكن جبو ملتي خو بباريسن لحرشار علي كردستاني باكور باشور روجهلات روجابا لا ڕێوڕسمەکەدا ژمارەیەک دیاری وەکرێسێک بەخشرانە سێناتۆر لێنسی گرام کە زۆربیان ڕنگدانەوەی کولتوری کوردی بوون. هاوکات ئامادەبووان بێزگە لە سپاسکردنی پشتیوانەکانی سێناتۆر لێنسی گرام داوایان کرد پشتیوانەکانی بۆ گەلی کورد بەتایبەتیش ئێستا بۆ ڕۆژاوای کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان زیاتر بێت. ئیشەف سێناتۆر گرەیهەم دیت داکو ئەم لە سەروەیەکی بە ئاخڤن کە کورد بڕاستی کینە. بیرئانینا چاندامە بنگەها کارێ منە. لەومە من شالەکە ڕۆژهەڵاتی دا سێناتۆر گرەیهەم کو من ji başûrê Kurdistanê kirîbû. Ev nîşaneya wê yekê ku Kurd yekgirtîne û hûn nikarin wan ji hev cuda bikin. Tenê ji ber ku sînor di navbera wan de hene. Diyariya din tizbiyek bû ku piraniya mêrên Kurd rojane bikartînin. Çi ji bû lavayan be yan jî wekî hezekê. Min xwest tiştekî dît pêşkêş bikim ku dwarê çandî de giring e. Her wiha rojane were bikarînan û ew bizanibe Kurd kîne. سێناتۆر لێنسی گرام لە گوتارەکەیدا بەوردی ئاماژەی بە پشتیوانی ئەمریکا بۆ کورد و دۆخی ڕۆژاوای کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران کرد. گوتیش ئەمریکا لە پشتی کورد دەبێت و ئازادبوونی کورد و ئێرانیەکانیش نزیکە. هێڤیامە ئەوە کو ئەم ڤی ڕەژیمی لەواز بکن و ڕۆژە گوێرە و هونژی ئازادیە خوا بدەست بخەن. سەبارەت بە یاسای پاراستنی کوردیش سێناتۆر گرام ئاماژەی بۆدا ئەو سوورە لەسەر ئەو پرۆژە یاسایە لە یەکەم هەنگاوویستی پامێکی تون بدات بە حکوومەتی سووریا و هەموو وڵاتانش کە پشتیوانی لە حکوومەتی سووریا دەکات. لە هەنگاوەکانی داهاتووشدا دڵنیا دەبێتەوە لە کاتێکی گونجاودا ئەو یاسایەکاری لەسەر دەکرێت و دەخرێتە دەنگدان و هاوکات بە زۆرینی دەنجی کۆنگرێس پەسەند دەکرێت. دیار کوردە ڕوودا و واشنگتن.